هەمومان درکی پێ بکەین ئەوەیە کە جەنگەکان هیچ کاتێ لە بەرژەوەندی مرۆڤ و مرۆڤبوونان نییە. بەتایبەت ئەوەی کە من دەمەوێت تەرکیزی لەسەر بکەمەوە ئەوەیە کە جەنگەکان تاکوێ لە دژی مافەکانی مرۆڤن و کار لەسەر دواکەوتنی کۆمەڵگاکان ئەکەن و تاکوێ بەریەککەوتنیان هەیە لەگەڵ نەگەیشتن بە ئامانجەکانی خۆمان وەکو نەتەوەیەک. ئێمە پێویستە هەمومان یەکدەنگ بین لەسەرەوەی کە دژی ئەم شێوە مامەڵەیە بوەستینەوە و نەهێڵین ئەو جەنگە ڕووبدا لە نێوان براکانە، لە نێوان هاوڕەگەزەکانە، لە نێوان کورد و کووردا ڕووبدا و لە نێوان نەتەوە کوردستانیەکانی سەرم خاکە ڕووبدا، چونکە لە کۆتاییە ئەوەی لە بەرژەوەندیمانە ئەوەیە تا کوێ ئێمە بەیەکەوە کار دەکەین، تا کوێ گوێ لە یەکتری دەگرین، تا کوێ بەردەوامە بین. بەرژەوەندیمان هیچ کاتێ لەگەڵ جەنگان نییە. ئەوەی کە هەیە ئەوەی کە کێشەیە لە نێوانماندا دەکرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێ، دەکرێت بە گفتوگۆ ئێمە باشتر لە یەکتر تێبگەین و بزانین کێشە سەرەکیەکەی ئێمە لەکوێیە تا ئەوەیان چارەسەر بکەین، نەک مەشغوڵ ببین بەوەی کە جەنگی یەکتر بکەین. ئێمە لە ڕابردووش بینیومانە لەشکرکێشیەکانی تورکیا لەژێر دەیان جۆر ناوی جیاواز کراوە بۆ هەرێمی کوردستان، بۆ پارچەکانی تری کوردستان، بۆ هەر بەشێکی کوردستان و بۆ هەر تاکێک کە هەڵگری ناوی کوردستانی یاخود لەسەر خاکی کوردستان ژیابێ. بۆیە هیچ پێویست بەوە ناکە ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئایا کێ داگیرکەرەکەیە. ئێمە دڵنیاین لەوەی کە تورکیا بە ڕوئیایەکی داگیرکەرانەوە مامەڵە لەگەڵ ئەم کێشەی ئێمە دەکا، نەک ئەوەی کە بێوێت بە شێوازێکی تر ئەو هەوڵەدا ڕەوایەتی بداتە ئەوەی کە چۆن لەشکرکێشیەکەی خۆی ئەنجامدا. بۆیە ئێمە زۆر باش لەلای ئێمە ڕوونە و ئێمە پێویستە ورتر بیر لە هەموو ئەو هەڵسو کەوتانە بکەینەوە کە ڕۆژانە ئەنجامی دەدەین بەرامبەر ئەو لەشکرکێشیانە.